دیارە هەڵبژاردن لە وڵاتانی دیموکراسی بە تایبەتی ئەو مافیەکە بە هاوڵاتیە درێت کە لە زۆربەی وڵاتەکان بە پێی کات و شوێنەکان یاخود 4 ساڵ جارێک یاخود بکرە زیاتر ئەو مافە بە تاکی هاوڵاتیە درێت کە ئایندەی خۆی دیاریکاوە پێویستە لەسەر تاک بە هۆشیارانە مامەڵە بکات بە هۆشیارانە ئایندەی خۆی دیاری بکاتەوە. زۆر گرنگە هەموو تاکێک کە لە تەمەنی کەشیاوە بۆ هەڵبژاردن بەشداری هەڵبژاردن بکات بە تایبەتیوانی لەو جیلە تازەی کە لە تەمەنیان لە سەروی 18 ساڵەیە بەشداری و پرۆسی هەڵبژاردن بکەن کە نوێنەرانی خۆیان بۆ پەرلەمان دیاری بکەن. دیارە لە وڵاتانێک کە پەرلەمان دەسەڵاتێکی تەواوی هەیە و گرنگێکی تایبەتی هەیە بۆیە زۆر گرنگە هەر تاکێک هەر ناوچەیەک و هەر تاکێک بتوانێت کە نوێنەرەکانی خۆیان بگەن نێرێتە پەرلەمان بۆ چونکە پەرلەمان ئەو شوێنەیە خۆمانزانین چاودێری حکوومەتەکە و هەروە شوێنی یاسادانانە و ئەتوانێت مەسەن یاسا و داهاتوی تۆ و هەروەها داهاتوی وڵات و ڕزگارکردن لە قەیرانەکان و بەرەو پێشبردننی وڵات ئەمانە هەمووی لە پەرلەمان و ئاڕاستاکرێت بە تایبەتی لە وڵاتانێک کە سیستەمی پەرلەمانیە. دیارە ئەم پەرلەمانی دیارە عێراقیش لە دوای پرۆسی ئازادی عێراق ساڵی 2005 ئەو سیستەمی بۆ عێراق نووسراوەتەوە سیستەمێکی پەرلەمانیە. ئومێد دەکەم هەموو تاکێکی کورد بە تایبەتی ئێمە وەک نەتەوە وە کورد بەشداری ئەم هەڵبژاردنەکەین و هۆشیارانە دەنگ بدەین و بزانین ئێمە لە ڕابردووە چیمان کردووە چیمان دەستکەوتووە و چی بنیادنێن بۆ ئایندە. بۆیە لێرەوە داواکارم بە تایبەتی لە گەنجەکانی کورد هۆشیارانە و لە هەموو تاکەی کورد هەمومان ڕۆژی دەیدا بچینە سەر سنووقەکان و هۆشیارانە دەنگ بدەین. ئەوە مافی خۆمانە، ئەوە مافێکە بە ئێمە دراوتوین لە 4 ساڵی تا بۆ 4 ساڵی ئایندە داهاتی خۆمان دیاریکەین هۆشیارانەوە کار لەسەر ڕابردوومان بکەین. ڕابردوو چیمان دەستکەوتەوە بتوانین بۆ داهاتوو چی بنیادنێن ئێمە کەواتە ئێمە دووەم نەتەوەین لە عێراقەوە بە سیستەمی پەرلەمانی لە عێراقا جێبەجێکرێ وەک تا ئێمەی کورد نوێنەرمان زیاتر بێ دەنگمان زیاترە بێ لە پەرلەمانی عێراقا. ئەبێ ڕازگۆیانەش بینەوەی کە ئێمەی کورد دەنگێکی کەمین لە پەرلەمانی عێراقا کابینی 326 کورسیە ئێمە نزیکەی 56 کورسی تا 61 کورسی کوردمانەیە کەمە ڕێژەکە کەمە. بۆیە ئێمەی کورد زۆر گرنگە بە هۆشیارانە هەمومان بەشدار بین لە دەنگداندا بۆ ئەوی نوێنەرانی کورد زیاد بن لە بەغا بۆ نمونە بۆ جێبەجێکردنی مادەی 140 یاخود بۆ ئازادکردن و دیاریکردنی سنوورەکانی مادەی 140 بۆ یەکلاکردنەوەی ناوچە دابڕاوەکان و هەروەها بۆ قوت و ئابووری ئێمەی کوردستان و ناوچەکانی کوردستان زۆر گرنگە ئێمە بەشداری بکەین.